لە شاری ڕەواندز لە پێناو بەرزکردنەوەی ئاستی وەرزش و ڕێخستنی تیپەمیلیەکانی شاری ڕەواندز بە ئامادەبوونی کەسوکاری شەهیدانی قەزای ڕەواندز و یاریزانانی شارەکە لە مەراسیمێکدا تیپەمیلیەکانی شارەکە پۆلێن کران. لە پێناو بەرزکردنی ئاستی وەرزش و ڕێخستنی تیپەمیلیەکانی ڕەواندز ئەمڕۆ بۆ پۆلینکردنی تیپەکان یاریمان ئەنجامدا کە تیادا سی تیپ بەشداری دەکەن و لە ئەمڕۆدا دە بەشداریەکەنەوەکو دەرەجە یەک. شاری ڕەواندز خاوەن 18 تیپی میلیە بە سەردوو ئەزدا بەش دەکرێن کە پلەیەک و پلە دوو خولی پلەیەکەکان خۆی لە 10 تیپ دەبینێتەوە و لەو 10 تیپە 8یان لە پلەیەک دەمێننەوە و 2یان دادەبەزن بۆ پلە دوو. ناوەندی وەرزش و لاوانی ڕەواندز بە هاوکاری دەستەی لێژنەی دەستەی ناوبژیوانان هەرسان بە پۆلێنکردنی تیپەمیلیەکانی سنووری قەزای ڕەواندز بە تاکید پۆلینکردنی تیپەمیلیەکان تەکانێکی زیاتر بە وەرزشی ئەو شارە ئەدات ئەوەش لەسەر ئەو پۆلینکردن لەسەر بنەمای ئاسی تیپەکان هەرسێنجێنراوە دیارە پێشتر خولێک بۆ تیپەمیلیەکانی سەردەم تیپەمیلیەکانی سنووری قەزای ڕەواندز کراوەتەوە لەسەر ئەو خولە تیپەمیلیەکان هەرسەگاندنیان بۆ کراوە و ئێستا خولی پلەیەکەکان بەڕێوە ئەچێ کە خۆی لە 10 تیپ دەبینێتەوە لەو 10 تیپە 8یان لە پلەیەک ئەمینێنەوە و دۆکانی تردا ئەوەزن بۆ پلە دووەکان لەوێ خولی پلە دووەکان ئەکرێتەوە خولێک بۆ سەرجەم ئەو تیپان ئاکرێت و ئینجا لەوێندەرا تەسنیفی دوو پلە سەیەکان دیاری دەکرێت. ئەماز لە پۆلێنکردنە دیارە بەهۆی ئەو یاریگای کە ئێستا لە شاری ڕەواندز کرایتەوە وەرزشوانەی زۆر ڕوو لە یاریگا کاتووە شکور بەخوای گەورە چەندین تیپی تۆپی پێ دروست بووینە تیپەکانیش ئاستیان جیاوازە بۆیە ئەمە وامان پێشنیار کرد کە ئەو تیپانە معنای ڕیزبەندیەکیان هەبیت و پلەیان بۆ بکەین پلەیەک و پلە دووەکو کە باویشە لەگەشت شارەکان ئەوانەی کە وەرزش تێدا باوە و زۆر بەرەو پێشچووە بۆیە وامان بە باش زانی کە تیپەکان ئاستیان لێک جیاواز بکەینەوە. یاریزانانی شارەکەش ئەو پۆلێنکردنەی تیپەکان بە هەنگاوێکی باش دەزانن و دەشڵێن گروتینێکی زیاتر با خولەکە دەبەخشێت. جێیباسە پاش ساڵێک لە نۆژەنکردنەوەی یاریگای 11 یاریزانی شارەکە ئاسی تۆپیپەی ئەو شارە بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆبینیوە و وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو ڕکابەریەکانی خولی پلەیەک بەڕێوە بچێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندز.